سڵاوتان لەبێ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش ئەزیزان و خۆشەویستانی کورسات و بەرنامەی کورسات مەگەزین ئەم ئێوارەژە بین و میوانی ماڵەکانتان و بەرنامەی کورسات مەگەزینتان پێشکەشەکەین لەگەڵ هاوکارم ساوێ. ڕەوەند ئێوارە باش بێت، ئێواری بینەرانی کورسات مەگەزینیش باش بێت بۆ هیوای ڕۆژێکی پڕ چالاکیتان هەبوو بێ. ئەزانم من تۆزە ئەمڕۆ بێ چالاکی و بێوزە دیارم ئەمڕۆ دەرخەریکی ڕاکەڕاک بووم. تۆزێک تەندروستیم تاوا نەبوو، بەڵام کە هاتمە کورسات کەیتە ئێرە هەر لە خۆتەوە چالاکە بیت. ئێستا چالاک بوومەتەوە ها ئەیژنا پێشتر تۆزە خراپتر بووم. هەر بەو چالاکیەوە بچۆ لای تەوەری یەکەم. زۆر زۆر سپاس دەکەم. جا بەجارە نەچینە لای تەوەری یەکەم ڕەوەند. پێم بڵێ تۆ ئەمڕۆ چالاک دیاری عکسی منەوە چالاک دیاری نانا شتی تر ئێمە لەگەڵ تا باسی لەبەرەوەی کە بەیانی زوو بۆ ڕژ دەسم پێ کرد. وەڵای ئافەرم من هەر ئەڵێم دەست پێکەم هەر دەستیش پێ ناکەم. من دەوتم دەست پێکەم و دەستیشم پێ کرد. وەڵای هەر بژیت ڕەوەند. ئەنجا پێشەوەی هەر بچینە لای تەوەریەکەمان حەزمە کرد پرسیاری شتێک لێ بکەم. ئێمە دایمە لە بەرنامەی پرسیاریەوە لە یەکتریەکەین ئەم جاران حەزت لە چیمەوەیەک نییە. وتومانە باسی فیلممان کردەوە، باسی گۆرانیمان کردووە. با باسێکی ئێوەش بکەین حەز لە سیرکردنی تۆپی پێ هەیە؟ تۆپی پێ ئەمڕۆ باسێکیشمانە بێ لەسەرەوە ئەزام سەیرە بەڵام مەگەر هەنێک یاری هەیە بوون من لە مۆندیالە ئەوە ناکرێت سەیرینەکەی و هەندێک یاری هەیە ناکرێت سەیرینەکەی و ئەم یاریەی ئەم ئێوارەیەش کە لە شاری سلێمانی ئەکرێت هەر ناکرێت سەیرینەکەی. هەر بشیت یەنەوە سەربازکردنی و بابەتە، بەڵام باجارە بچێنە لای تەوەری یەکەمی ستۆدیۆ. تەوەری ستۆدیۆمان هەیە و بەڵام پێش ئەوی بچێنێت تەوەری ستۆدیۆ با باسێکی ئەوە بکەین کە تەوەرەکەمان لەسەر چێوێ باسێکی کورتان بۆکەم. کورتە فیلمی ماما ڕیشا لە سۆشەڵ میدیای کورسات نمایش شەکرێت. جا با باسێکی فیلمی ماما ڕیشەتان بۆ بکەم کە ئەم فیلمە لە ساڵی 2001 بە تەکنیکێکی سادە بەرهەم هێنراوە و خاوەنی بینەرێکی زۆرە تەنانەت ئەو کاتانەشی کە لە سینەماکانی کوردستان نمایش کراوە. فیلمی ماما ڕیشا کاری سیناریۆ و دەرهێنانی لەلایەن دەرهێنەری گەورەی کورد مامۆستا جەلیل زەنگەنەوەیە و چەندین ئەکتەری بەناوبانگی کورد بەشداریان تێدا کردووە. بۆ نمونە دەوری ماما ڕیشا لەلایەن هونەرمەندی کۆچکرد و جیهاد دڵپاکەوە بووە. با بەیەکەوە بینەری بەشێکی ماما ڕیشە بین. ئەمەی کە بینیمان ئەمە کورتێکە لە فیلمی ماما ڕیشا کە لە ساڵی 2001 بەرهەم هێنراوە لە ئێستاە سۆشال میدیای کورسات هەیەوێت دووبارە کاری نوێکردنەوەی بۆ بکات وەکو کواڵێتی بەرهەمەکە وەکو دەنگی بەرهەمەکە و دووبارە لە سۆشال میدیای کورسات ئەم بەرهەمە بڵاوکرێتەوە. گفتوگۆ لەسەر ئەم بەرهەمە و تەواوی ئەو بەرهەماناکەین کە لە سۆشال میدیای کورسات بڵاوکرێتەوە. میوانداری بەڕێز هاوکارە سۆلی پرسیاوی بەشی سۆشال میدیای کورساتمان کردووە. کاکاوکار سڵاوت بێت. کاکاوکار بەخێر بیت. بەخێر بیت. هەرچەندە ماڵی خۆشتە بەڵام بەخێر بێ بۆنۆ کورسات مەگەزین. زۆر سپاسانەکەم. جا کاکاوکار باسێکی ئەم بەرهەممان بۆ بکەی با بزانین چۆن بۆ بڕیارتانیا کە بەرهەمی ماما ڕیشا یەک دوو ڕۆژە بڵاوتان کردوێتەوە بەم نزیکانە بڵاوێکەین و پێشمان بڵێ کەی بڵاوکرێتەوە. بەڵێ بێگومان مانگی ڕابردوو ئێمە فیلمی کوردی خولەپیسەمان نوێ کردەوە. بڕیارمان داوە ئەو بەرهەمانەی کە نۆستالجیای خەڵکە و لە کاتی خۆیدا بەتایبەت لە شاری سلێمانی
بینەرێکی زۆری هەبووە لە سینەماکان خێزانێکی زۆری پێکەوە کۆ کردوتەوانێ هەوڵێن لە پێشا ئەو بەرهەمانە نوێبکەینەوانێ کە زۆرترین بینەریان هەبوو بێگومان پرۆژەکەمان تەنها تایبەت نییە بە شاری سلێمانی سینەمای هەولێر و شارەکانی تریش ئەگرێتەوە پێشتر ئێمە تەنها درامامان تازە کردوێتەوە درامانەی کە لە ساڵی بابلین 1970 هەبوو چکاوانە بەڕاستی خەریک بوون بە تاواتی بیرە چوونەوە کواڵیتیان زۆر خراپ بوو پرۆژێکمان دەست پێ کرد هەندێک بەرهەممان تازە کردەوە بەڕاستی کە تەماشامان کرد پێشوازیەکی ئێجگار گەرمی لێکرا هەڵبەتەوە پرۆسیە نەوەساوە هەر بەردەوامی ئەبێت بەڵام پێشمان باش بوو کە لە پاڵ ئەوەیە کۆمەڵی فیلمی کوردیش نوێ بکەینەوە یەکێک لەو فیلمانە فیلمی کوردی مامە ڕیشا بێت کە لە ئێستا بەشێک لە کارەکانی تاو بوو بەشێکیشی ماوە باشە کاک هاوکار بە دەرفەت ێزانم پرسیاری وەلی بکەم کۆمەڵێک کارتان نوێ کردەوە و ئەم کارانە لە شاشەی کورسات و دواتر لە سوشەل میدیای کورساتە بڵاوکرانەوە بۆ وەستا هۆکاری وەستانەکەی ئێمە ئەگەڕین زۆربەی جارە گەڕین کە پاکترین بەرهەم پیا بکەین بۆیە هەرچەنێ بەرهەمەکە کواڵەتی باش بێت کارەکە بۆ ئێمە ئاسانترەکە زۆرێک لەو دراما کۆنانە کە یەتەوە بەردەم ئێمە بەڕاستی کواڵیتەکەی هێندە خراپە کاتێکی زۆری ئەوێت بۆ نمونە ئێمە بەرهەمێکە گەرمادەکە پاک بێت هەفتەیە دوو هەفتە پێوی سەرخاڵە بین بەڵام ئەگە بەرهەمەکە کەم و کورتی زۆر بێ پێویستەکە تێک بە تێک فریم بە فریم ئەم بەرهەمە نوێ بکەینەوە بۆیە زۆر جار دەسەکەین بۆ نمونە بە تەمسیلی ژاڵە لە نیوێ وەسین کاک فڵان کەس ئەڵێن نسخەیەکی باشتری لایە پەیوەندی پێواکەین جاری وایە ئەمان دەنێ جاری وایە نامان دەنێ جاری وایە و کەسەش لای نەماوە بەڕاستیەکەی هەر هۆکاری وەستانەکەی هەر ئەوە بووە ئەجی ناوکۆی کە بڵین وەساوین لە پرۆژەکە بە هیچ جۆرێ نەوەساوین وەکو لێ پرسراوی بەشی سۆشەڵ میدیای کورسات تاوەکو چەندێک بۆ تۆ گرنگە کە ئەم بەرهەمانە و نمونونەکانیان بەرهەمانە ئێوە نوێی بکەنەوە و باسی شێوازی نوێکردنەوەکەمان بکەوە بزانین شێوازی نوێکردنەوەکە چۆنە بێت ینی هیچ شتێک لە فیلمەکە گۆڕێ بۆ نمونە هیچ شتێک لە فیلمەکە ناگۆڕین بە تەکنیکی AI ئێمە و لەوچێت AI ئێستا لەم فتریا زۆر لە بەرچاوی خەڵک بێت وە زۆر کار ئاسانی بیبیندرێت ئێمە پرۆژێ نزیکەی ساڵێک بۆ ساڵ و نیوەگە بێت دەستمان پێ کردووە توانم بڵێم وەکو یەکەم میدیا لە بواری AI کە کارمان کردووە و بە دیوی باشەکەیە ئایمان بەکارهێناوە چکە AI هێشتا کە باسەکرێ بەڕاستی دیوێکی تاریک و ترسنایکی هەیە و خۆشبەختانە لە کورسات دەرفەتی ئەوە هەیە کە لەو بوارەیە کار بکەیت چکە کورسات ئەرشیفێکی گەورەی هونەری هەیە ئێمە نامانەوێم ئەرشیفە بفەوتێت و نامانێت ئەم ئەرشیفە داببڕێت لە خەڵکی لەبەرەوەی ئەمە نۆستالجیای خەڵکە ئێمە بەردەوام ئەمە هێنینەوانێ هەمیشە لە نێوان خێزانیشا پەیوەندیەک هەیە کە پەیوەندی بۆ نمونە کوڕ بۆ باوک یا کچ بۆ دایکە ئێمە هەمومان لە تەمەنێکی مناڵی جۆمان لێ بۆ کە باوکمان کە سوکارمان گویان لە چی گرتووە تاسیراتی ئەو لەسەر ئێمە بەجێ ئەمێنێ ئێمە ژەمانەوەی ئەو هونەرەی کە هەبووە کە نۆستالجیا بۆ لە 15 بۆ 20 بۆ 25 ساڵی ڕابردوو جارێکی تر بیگەڕێنەوە بۆ ناو خێزان و خۆشبەختانە شەزانین کە بینەری ئێمە وەکو کەناڵی کورسات بینەرەکانمان خێزانن باشە هەروە دراما و فیلم نییە کارەکانی ئەوە نوێکردنەوەی و دابەزانەوەی دووبارە ئەم کارانە بێگومان یادگاریەکانی هونەرمەندان گۆرانی بێژان و ئەو بەرهەمانەی کە لە چەند ساڵی ڕابردووە کە تۆمان کراون هەمومان یادگاریمان هەیە لەگەڵ ئەو گۆرانیانەیە ئێوە ئەو گۆرانانش دووبارە دابەزێنەوە بەڵێ ئەم فترەی با بڵێن لە ماوەی دوو مانگی ڕابردوو دەستمان کردووە بە گۆرانیەکانیش گۆرانەکانیش بەسەر دوو بەشادا بەشە بێ ئەوانەی کە کلیپیان بۆ کراوە هەڵبەتە ئەو ئەرشیفە بالێرۆ باسیکەم هەمووی مڵکی کورسات نییە بە تەنیا مڵکی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان و خاک تیڤیشە کە لە کاتی خۆیان بە خۆشحاڵیەوە بەرهەمێکی زۆریان تۆمار کردووە بەڵام کورسات توانیوێتی زۆربەی بەرهەمەکان بپارێزێ لە بەشی ئەرشیفی خۆی بۆیە ئێمە ئەوانە جارێکی ترێهێنین نوێیانەکەینەوە ئەوانەی کە کلیپ کرابن و کلیپەکانیان باش بێت جارێکی تر بە ڕێگەی تەکنیکی AI با بڵین کواڵەتی ڤیدۆکە بەرزەکەینەوە و دەموچاوی کەسەکان ڕوونەکەینەوە و هەر خەوش و ناڕێکیەک لە ڤیدۆکەیە هەبێ لایەن ئەبین ئەو بەرهەمانش کە کلیپەکانی بەڕاستی زۆر خراپەیە خۆ کلیپیان نەبێ جارێکی تر بە تەکنیکی AI ئێمە سوڕیان بۆ دروستەکەینەوە ینی نوێترینان لە هەفتەی ڕابردوو کە پێشوازێکی زۆر گەرمی لێکرا بەرهەمی هونەرمەند ئاڵا عومەر بوو کە پێشوازێکی زۆر گەرمی لێکرا بەڵام هێشتا هەر تۆزێ بە ترسەوە ئێمە دەستە بین بۆ ئەم بابەتە بەڵێ کۆمنتی زۆر باشی وە بەڵێ خەڵک زۆر حەزی بۆ شتانە کەمێ AI بۆ چاوی بینەری ئێمە زۆر تازەیە نەکرد بۆ ئێمە لە هەموو دنیا وایە تۆزێ تازەیە تۆزێ بێ بە بەرپرسارەتی و مامەڵی لەگەڵا بکەی لەوانەیە شتێ بکەین کە ببێتە هۆکاری تێکدانی ئەو ئەرشیفە ئەو هونەرە بەڵام خۆشبەختانە ئەوەی کە تاکو ئێستا وەکو سۆشیال میدیای کورسات کردومانە جێگەی
پێزانین بۆ هەم لەلایەن هونەرمەندان و هەم لەلایەن بینەرانیش. ئیش لەسەر لایک و کۆمنتەکەن بە هیچ جۆرێک. هەنێک لە میدیاکان ئێستا ئیش لەسەرەوەکەن کە لایک و کۆمنتێکی زۆر بۆ پۆستەکانیان بێت. بەڵێ لە سیاسەتی سۆشیال میدیاکەن کاپشنێکی زۆر زەق زۆر جیاواز لە پۆستەکە هەڵبژێرن بۆ ئەوەی کە خەڵک بیکاتەوە و سەرنجی خەڵک ڕابکێشن. کار لەسەرەوەی کە کاپشنێکی سوود بەخشمان هەبێ و جوان بێت بەڵام وەکەوەی کە بێتە هۆکاریەوەی ئێمە بینەر بخڵەتێنین بە دیار ڤیددیۆکە و بیهێڵینەوە یابی بین بۆ لینکێک ئەوە لە سیاسەتی کورساتە جێگەی قوبڵ نییە. دەسەخۆم لەوە بەس حەزم کرد خۆت باسی لایک و کۆمنتمان کرد اینجا من ماوەیەک لەو پێش فیلمەکەی خولەپیزە هەبوو کە ڕێلێکم لەسەر کرد اینجا کە کۆمنتەکانم ئەخوێندەوە بە جدی زۆر دڵم پێی خۆش بوو چونکە هێشتا هەر خەڵکی ئەو کاتانەی بیرماوە کە خەڵکی بە پاسە چوون بۆ تەماشاکردنی ئەو فیلمە لە سینەماکان بەڵێ ئەو شتا نوێ بوو لەوانە نییە من بیرم بێت دڵێم کە بیریشونێ بەس ئێوە لەوانەیە دوێنی گەورە بەڵامەوە جێگەی خۆشحاڵیە کە ئێوە وەکو سۆشال میدیای کورسات هێشتا هەری گرنگی ئێمە بە و بەرهەمە دێرینانەی کورسات چونکە ئەوە زۆر گرنگە کە گرنگی بە کولتور و هونەری کوردی خۆمان بدرێت گرنگی بە فیلمە کۆنەکانی خۆمان بدرێت ڕاستە بە تەکنیکی سادە بەرهەم هاتون بەڵام ئێوە نوێیان ئەکەنەوە بۆ ئەوی کە بتوانین بە شێوازێکی جوانتر و پڕکوالەتی تر بینەری بین. ڕاستە بگوان لە چەند ساڵی ڕابردوو میدیا و هونەری کوردی بەرەو ئاراسێکی زۆر خراپ بوو. ئەوەی کە منەی بینم و جێگەی خۆشحاڵیە و لە ڕێگەی پێیجی کورساتەوە گەرت چاودێری بکەن شەپۆلەکە پێچەوانە ئەبێتەوە خەڵک ئەم شتانی بیرێکەوێتەوانێ ئەم چاکوێ قەدری هونەرە زانێ ئەمجا قەدری هونەرمەندێکە زانێ هونەرمەندێ بە تاقی تەنیا لەسەر کورسیە دانیشتووە کلیپێکی کردووە نەکشێکی تایە لە ساوند ئیفێکتێ لە بەرهەمەکەیان بەکار هاتووە هەر بەڕاستەوخۆ لەوێ بە 2 کامێرا بە 3 کامێرا کراوە تەماشاکە ئێمە بۆ بە بەرهەمێک لە ناخی هەموو تاشێکی و سەردەمە تاکو ئێستا ماوەتەوە بۆیە کە گرنگە گەنجی ئێمە پیشانیان بین کە هونەر چی بۆ لە میدیای کوردیا هونەر چی بۆ چکە بەس کاکار من قسەکەشی پێوەڕم بوورە ئێمە ئێستا ئەومان بیرماوە نووسالژیای ئێمە ئەو گۆرانیانەی ئەو بەرهەمانەی کە لە 20 ساڵی ڕابردووە بەرهەمێنراوە ئێستا دووبارە نوێکرێتەوە جوێ لێگرین و یادگاریمان هەیە لەگەڵیا 20 ساڵی داهاتوو ئەو نەوەی ئێستا جوولە چی بزات بەرهەمێکی هونەرمەندی ئەزیز خالی ڕەشیدم لە بەردەسایە کە پێم وا بێ مێژۆکی بۆ لەوانەیە حەبە بۆ 20 ساڵ لەمەوە پێش بێ هەر چاپێکەوتنێکە لە کەناڵی کورسات ئەنجامیداوە لە پارچی ئازادی ئەو کاتە باس لەوە کات ئەڵێ تکایە ڕێگە مەدەن ئاوازی تورکی و بیانی بێتە ناو بەرهەمەکانمانەوە چونکە ئەمە بێ بە بەشێک لە نۆستالجیای گەنجی ئێمە گەنجێکم ڕۆگەرجۆ لە بەرهەمی تورکی بگرێ یا لە میوزیکی تورکی بگرێ پاش 10 ساڵ 15 ساڵی تر ئەم کەسە ئەو گۆرانیە بیانیانە ئەبێ بە نۆستالجیا بووی بۆیە گرنگە کە میدیا من هەموو جارێگەڵین ئەڵێ میدیا وەکو چەکێک وایە چەکەگەر بەدەست پیاویشی یاساییەوە بێ ماڵی خەڵکی پێپارێز ئەگەر بەدەست کەسێکی خوار و خێچەوە بێ ماڵی خەڵکی پێوێران نەکرێت جا بەداخەوە کە زۆربەی میدیای ئێستا بەو جۆرە بە ئاڕاستەی خراپ کارەکات سەبارەت بە پرسیارەکەشە گرنگە کە کەناڵی کورسات و هاوشێوەکانی کەناڵی کورسات کار لەسەرەوە بکەن کە نۆستالجیایەک بۆ گەنجی ئێستا دروست کرێت ڕەنگە ئەوسا ئێمە بە مەجبوری بە دیار تەلەڤیزیۆنەوە دانیشت بین بە دیار رادیۆ چکە هەر ئەوە بووە هیچی کە نەبووە مناڵی ئێستا بە دیار ئەمەوە گەنجی ئێستا بە دیارەوە دانانیشێ بەهۆی ئامێری ئلکترۆنیەوانێ ئەو ڕەنگە سەرقاڵی کەلتوری وڵاتێکی تر میلەتێکی تر بێ بۆیە ئەبێ بەردەوام کار لەسەرەوە بکرێکە شتێک دروست کرێ ئێمە ناڵێن لەو بەرگای بمێنینەوانێک کە 20 ساڵەمەوە پێش کراوە پێویستە نوێگەریەکە بە جۆرێک بێ کە هونەری کوردیش نوێگەری بە خۆی ببینێ بەڵام بە فۆرمێک کە لە ئاداب و دابوونەریتی کوردەواری دەرنەچێت دەستان خۆڵگە چاوەڕی کاری باشتران زۆر سپاس کاکار من یا گوێم لێ نەبوو یعنی شتۆ نەوت کەی ئەتوانین بینەری بەرهەمی خولەپیزە بین لە نێو سۆشال میدیای فیلمی مامەڕیشە خولەپیزەمان بڵاو کردووە بەڵێ مامەڕیشە توانم بڵێم لە سایە 35 بۆ 40مان تەواو کردووە ئەگەر بۆ پێ بڕۆینە پێشەوە ڕەنگە لە 2 هەفتەی ئایندە بتوانین تاواتاکرێت دوێ دێژن بەڵێ زۆر باشە وەکو زۆرترین بینراوی ئەم ماوەیە ئەگەر داتایەکە لە بەردەسا بێت پۆستێکمان هەیە کە زۆرترین بینەری هەبوو بێت گۆرانی یا فیلمی خولەپیزە بەڕاستی بینەری زۆر بووە باشە گۆرانەکانیشمان بینەری زۆرە بە تایبەت سیچرکێکمان جیا کردوانێ بۆ نەورۆز مامۆستا نەجمەدینی غوڵامی و
ناسری ڕەزازی بوو بەڕاستیش پێشوازێکی زۆر گەرمی لێکرا لە بەرنامەیەکی ڕابردوویەکی هەر ناو حوشەی کورسات بوو یادی نەورۆزی پێشووتر بوو کە هینمان کرد بەڵام وەکو ئەو پێشوازی کە زۆر کرا بەڕاستی لە فیلمی کورتی خولەپیزەکرا و دڵنیاشم هەمان شت بۆ مامەڕیشا خۆتان دۆزیوەتەوە ئەزان کە خەڵکی ئێمە حەزی لە چییە ئەزانین خەڵکی ئێمە حەزی لە چییە و ستایلی کورساتیش دیارەکە لە چی بوارێکە کارەکە کاری ئێمە ناتوانین هەموو هوەرێک بەڕاستی بخینە ڕوو هوەرێک کە بە فلتەری کورساتان نەڕات لای ئێمەش پەسەند نییە دەسان خۆش بێت زۆر سپاس کەواتە بە خۆڕای نەبووت خولەپیزە ئازمان درۆ ناکە هەروتم خولەپیزەوتی خولەپیزە زۆرترین بینەری بەڵێ بینەری زۆر باشی هەبوو دڵیام ئەمەی مامەڕیشە شەر بە هەمان شێوە بێت بە دڵنیایی ئێمەش بە هیوای کاری باشتر و کاری جوانترین اینجا کاک هاوکار چ بەرهەمێکی تریشتان لەبەردەسە بە ئەوانشمان تۆزە بۆ ئاشکرا فیلمەکان ناتوانم بزەبت بڵێم کامە چکە بەڕاستی ئەم بەرهەمانەیە پێویستمان بە ڕێگەپێدان هەیە لەلایەن دەرهێنەر و خاوەنددارێتی ئەوانەوە بەڵام بە خۆشحاڵی و مامۆستا جەلی زەنگەنە بەردەوام دەرگای کراوە بۆ بەرهەمەکانی خۆی لە ڕێگەی سۆنیا خانی کچیەوە کە زۆر هاوکارمان بوون لە وەرگرتنی ئەو ئەرشیفە کۆنا و کاراسانیشمان بۆکەن لەگەڵ جیهەتەکانی ترە لەگەڵ لایەنەکانی ترا بۆی بەرهەمەکان بێتە بەردەستمان ئێمە بە تەقریبی فیلمێکی زۆرمان لەبەردەسە بەڵام ڕێگە پێدانمان نییە جارێ ئێمە ئەو فیلمانە هەڵەبژێرین تەماشایەکەین کامانە نۆستالجیای خەڵکە ئەوانە دەستنیشانەکەین و دوای ئەوە پەیوەندی بە دەرهێنەر و خاوەنەکانیانەکەین ئایا ڕێگەمان پێ ئەدرێ ئەم بەرهەمە یاخوو بە چ جۆرێک ڕێگەمان پێێن ڕەنگە فیلمێکە لە خەیاڵ ما بێ بنێوەی کاری لەسەرکەم بەڕاستی یاخیبوونی ستار بێت کە ئەویش لە سلێمانی ئەمانوێ کاری لەسەرکەی و نەرمەد مایر حەسن ڕۆڵیە بینی تێ هەر زۆر باشە بێت دەستە خۆش بێ کاک هاوکار شتێکت ما بێت لە کۆتایی بتەوێ ئاماژەی پێ بێت زۆر سپاس هیوای سەرکەوتنتان بۆ خوازم و هیواداریشم کورسات هەروەک چۆن کە ئێستا لە کۆمنتا بۆمانە نووسن کە چارەکە سەدەیەکە توانیوێتی بەرگری لە هوەر و کللتوری کوردی بکات هیوادارم هەر لەو ئاراسەیە بێنێتەوانێ و گرنگی زیاتریش بە کورسات بدرێت چاوەڕێی کاری باشتر زۆر سپاس بۆ بە هیوای بەردەوامی زۆر سپاس.